سڵاتان لەبێ بەڕێزان لە فێرکاری ئەمڕۆ باز لە چۆنیەتی بەکارهێنانی ڤایبەر دەکەین بە زمانی کوردی. هەروەک دەزانن ڤایبەر بە زمانی کوردی ماوەی نزیک 6 مانجێک دەبێ بەردەستە لە ڤێرژنێک وە بزانم 6 مانگ پێشستا بوو زمانی کوردی لۆ زیاد کرا جێگەی دڵخۆشیە بەڕاستی. هەراو کاتیش ڤیدیۆی فێرکاریم لەسەر دروست کرد بەس دوای ئەوەی کە ڤیدیۆکەم بڵاو کردەوە بە ماوەی نزیک مانگە گیان کەمتر ڤێرژنێشکەی لۆ هات ڤایبەر دیارە لە ڤێرژنەکەی نوێی کێشەی لۆ دروست بوو لە هەموو موبایلێک زمانی کوردی ئیشی نەدەکرد، یعنی لە هەندێک ئیشی دەکرد لە هەندێک ئیشی نەدەکرد. بۆیە لەسەر ئەو ڤیدیۆ زۆر ینی کۆمنت نووسرا و ڕخنەم لێ گیرا و کەسیوا بوو قسەی ناشرینیشی کرد، بەڵامی تر خەڵکە و وان دەزانین بە فێڵە، ینی وەک ئەوەی کە فێڵێک لە خەڵک بکە بڵێن زمانی کوردی زیاد بوو ئیش ناکە، بەس کەسی واشە بۆ ڕخنەی بە زمانی جوان نووسی بوو. سپاسیان دەکەم، دەستیان خۆش بێ. خۆتان دەزانن ڤایبەر لەگەڵ هەموو ئەپلیکیشنەکانی تر بەردەوام ڤێرژنی نوێیان لۆ دێتن کە ڤێرژنی نوێیان لۆ هات ئیتر جاری وهە شتێک زیاد دەبیان کەم دەبێتن، ئەو لە دەستی مەنیە تەوان. ئێستا لەو ڤێژنەی 28 هەفت کە هاتیە ئەو کێشەیە چارەسەر کرایە دووبارە زمانی کوردی بە ئاسانی ئیش دەکاتن لای زۆربەی بەکارهێنەران. پێشەوەی دەست بە فێرکارێکە بکەم داواکارم لەو بەڕێزانی کە ئێستا ڤیدیۆکە دەبین و هێشتا سەبسکرایبی کەناڵەکەی ئێمەیان نەکردووە بە ئەرگ نەبێ سەبسکرایبی کەناڵەکان بکەن و زەنگۆڵەکەش ساڵای بکەم بۆی بەردەوام بینەری فێرکاریەکانمان بن. دەمێ ئەو ڤیدیۆتانیش پیشان بدەم کە نزیک 5-6 مانگ پێشستا بڵاوم کردەوە دیار بوو، ینی ئەو کاتە بەشێک پێیان وا بوو هەروەک ینی مەسەن فرتفێڵێک کە دەڵێن ڤایبەر بە کوردی بەکاربێنە یان شتێکی وە ئاگادار نەبوون لەوەی کە خەڵکێکی دیسلایکی کردووە، ینی شتەکان پێ ڕاست نەبووە بەداخەوە. ینی هەندێک کۆمنت هەر بووە سپام بەخۆی سڕایەوە. ئێستا مەسەن ئەو بەڕێزە نووسیتی من ئەپدێتم کردەوە بەس ناوێت بە کوردی، یانەوە شتەکە ئاسایی، بەس بۆ نمونە ئەو بەڕێزەی خوارەوە خۆتان بیخوێننەوە، ینی سوکاتیش دەکات بە حساب ئەمە ڕاست ناکەین. ئەو ڤیدیۆم ینی بەپێویستم زانێ ئەو ڤیدیۆی دروست بکەم لۆی وەک وەڵامێک بێت لۆ ئەو کۆمنتان و ئەو ئەوانەی کە ڕخنەیان هەبووە یان پێیان وا بووە شتەکە ڕاست نییە. سەرەتا دەڕۆینە پلەی ستۆر ڤێرژنی نوێی لۆ هاتیە، ئەگە ئەپدێتی کردەوە کێشە نیە، ئەگەش ئەپدێت نەکردو ئێستا بڕۆوە لە پلەی ستۆر پێم وابێ دەبی لە ئەپ ستۆریش لۆ جەماعەتی iOSش ئەپدێتی لۆ هاتی بتن چکە و ئەپدێتی لە ئەندرۆیدی هەیە 28 هەفتە. با بڕۆین لێرە دەنووسین ڤایبەر، سێشی لۆ دەکەین و ئەپلیکیشنەکەی دەدینەوە. ئێستا لەبەرەوەی من ئەپدێتم کردێ لێرە یەکسەر دەڵێ ئۆپن بیکەوە، بەڵام ئەگەر بەڕێزت ئەپدێت نەکردی بێ لە جێ ئۆپنی دەنووسی ئەپدێت. ئەپدێتەکە تەوان گوتم 28 هەفت هاتیە. بە تەمەشاشی ڤێژنەکەش بکەین. ئەو ڤێژنە ئێستان بەکاری دێنم 15.8.0.6 28 جولای 2021 ئەپدێتەکەی لۆ هاتیە، من ئەپدێتم کردیتەوە. ئێستا وای دادەنێن بەڕێزت ئەپدێتت کردەوە، دەڕۆینە ناو ڤایبەرەکە. لە ناو ڤایبەری لە لای خوارەوە مۆر هەیە، دەزانین سەمۆر ئەگەر بە زمان ئینگلیزی بیتن، ئەگەرش بە عەرەبی هەوێتن ئێستا عەرەبیکەشتان پێ دەڵێم کە چۆن دەیگۆڕی. لێرە دەزانێنە سەر سیتینگز دەڕۆینە کۆتا دانیان جێنەرال، لە یەکەم دانیان کە نووسرا لانگویج هەڵی دەبژێرین، بە دوای زمانی کوردی دەگەڕێن. لەوانەیە نووسراوی کوردیش سێنترال یانەوەتە هەر بە کوردی نووسراوێ کوردی، ئەویان بە ئاسایی نووسرایە کوردی. ئەگەر نا بە دوای کوردش سێنترال یان کوردش سۆرانی هەڵی دەبژێرین و دەست دێنە سەر هێمای سەحەکەی سەرەوە. دەبینین ئێستا زمانەکە گۆڕا، هەروەک دەیبیننها ڕێکبەندیەکان ئێستا زمان ئایکۆنی دۆخی ڤایبەر هەموو ناوەکان پیشاندێتر ڕێکبەندیەکانە. بۆ نمونە ئێستا کە هاتین ناو ئێرانە و دەستکاریکردنی شتەکان هەژمار تایبەتمەندی ئاگانامەکان، بۆ نمونە مەسەن زۆربەی شتەکان بوویتە کوردی، مەسەلەن پەیوەندی و پەیامەکان، ئەنی ئەو شانێک کە لەناو ڤایبەرە زۆربەی
بیتە کوردی مەسەڵەن ڕووکاری دەرەوە شینی تۆ ڕەش بۆ نمونە کە دەیگۆڕی ئەوە هەمان شتەکە بە ئینگلیزی بە عەرەبی دەیگۆڕ بەس خۆشتر کە تو بە زمانی خۆت دەستکاری بکەیت ئاگا نامەکان گوتمان طبعا ئێستا بە عەرەبیەکەش پێتان پیشان دەم لۆی کە چۆن دەکرێتە ئەوەی کە ڤایبەرکەی لە عەرەبی چۆن دەیکاتە کوردیەکەی با لێرە دووبارە بیگۆڕمەوە لۆ عەرەبی تا ڕێکبەندەکان دەڕۆینە سەری ئەو لۆمە بیکەمە عەرەبی ئینجا لە عەرەبیەکەی بیکەمەوە کوردی لە گشتی زمان ئێستا لەو بەڕێزانی کە ڤایبەر بە زمانی عەرەبی بەکاردێنین لە لای دەستە چەپ ئەکتەر هەیە دەست دەنێن سە ئەکتەر لێرە ئیعدادات هەیە ئیعداداتی هەڵدەبژێرین کۆتا دانایان کە نووسرایە عام هەڵی دەبژێرین یەکەم دانایان کە نووسرا ئەللوغە هەڵی دەبژێرین لێرە بە دوای زمانی کوردی دەگەڕێ هەروەک گوتم یان کوردش سێنترال نووسرایان هەروەها بۆ شێوە نووسرای کوردی کە ئەوە دۆزیمانە نووسرای کوردی هەڵی دەبژێرین دەسێ سەدادێن و دەست لەسەر ئەو هێمای سەحەی سەرەوەدا دێن لەوەی هەڵبژێری هەروەک دەبینن زمانەکە بە تەواوەتی بووە کوردی و دەتوانن سوود لە یعنی ڤایبەر بین بە زمانی خۆمان و پێم ئاوی خۆشتریشە زۆر سپاس کە بینەر بووم هیوادارم ئەگەر ڕخنەک پێشنیارێکتان هەیە لە ژێرە پۆستە بینووسن زۆر سپاس خواتان لەگەڵ